بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بینەرانی بەرنامەی بەفەڕ. بەختەوەر و شادومانین کە خوای گەورە دەرفەت و تەمەن و ماوەیدان لە ئاڵقێشتری تازەی بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەوەی خۆشەویست گەشتینەوە. خوازارین ئێوەی ئەزیز تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرمان من بۆی ئەو باسێک ئێمە باسی دەکەین ئێوەی خۆشەویست لەگەڵمانە سوودمەند بن. خۆشەویستان، وەک دەزانن ئێمە لە مانجی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتین محەممەد المستەفا صلى الله عليه وسلم بۆیە دەمانەوێت ئەو بەرنامەیە و چەند بەرنامەیەکی تر تا لەو مانگە پیرۆزەداین بڕۆینە خزمەتی سەرمەشق و پێشاوەمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم بۆ ئەوی زیاتر ئاشنا بین بە ژیانی ئەو کەڵە پیاوە سەرمەشق و پێشاوەمان، چاوساغمان، نوری چاومان، ڕەحمەتەن للعالەمین کە خوا سبحانه وتعالى باسیەکە. ئێمە زیاتر ئاشنا بین لە سیرەت و ژیانی ئەو بۆی زیاتر ڕێچکە و ڕێبازی ئەو بگرین تاکو لە دنیاشدا ئاسوودە و کامران و بەختەوەر بین لە دوا ڕۆژیشا لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبن عەرشی خوایە و لەبن ئاڵای لا إله إلا الله و بە قودوەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕۆژە ڕەشەدا بەدەستی پیرۆزی ئەو ئاوی کەوسەر بنۆشین و نزیکترین کەس بین لەو. بۆ تاتوێکردنی ئەو باسێک ئێمە تەوەرەکەمان تایبەت دەبێ بە گرنگی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان گرنگی هاتنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو کات و سەردەم و زەمەنەدا. ئەخۆ لەبەرچی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو زەمەنە هات. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خەڵکەکان چۆن باسییانە کرد، دواترش خوای گەورە چۆن باسی ئەو کەڵە پیاوە دەکات بۆ کردوتێ قدوەی حەسەنە. دواتری شاعیران و زانایان و پیاوچاکان چۆن لە سیرۆ ژیانی ئەودا تێگەیشتن و باسییان کردوون. ئێمە تاوتوێ باس و خواسە دەکەین لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر جەمیل سورچی بۆی زیاتر ئێوەش لەگەڵمانە سوودمەند من تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرمان من ئینشاءڵڵا. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر. دکتۆر جان، ئێمە کە لە مانجی مەولود داین دەمانوێت زیاتر باز بکەین لە ژیانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەتایبەت ئەوەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەبەرچی لەو کات و زەمن و سەردەمەی خۆی کە 570 زاینی هات لەبەرچی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەچی بەبوونەی ئەم یادە پیرۆزە یادی لەدایکبوونی فەخری کائینات پیرۆزبایی لە خۆم و لە ئێوەی بەڕێز و لە مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی میلەتی کورد بە تایبەتی دەکەم. داواکارم لە خوای گەورە کە ئەم یادە ببێتە مایەی هاتنی خۆشی و هاتی و هەرزانی لە بۆ میلەتەکەمان و لە بۆ مسلمانان بەگشتی. خوای گەورە بە بەرەکەتی ئەم یادە ئەم ڤایرۆس و نەخۆشیە لەسەر خەرکی سەرزەوی هەربگریت. ئامین یا ڕەبی. لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام کە لە عام الفیل لە ساڵی 571 زاینی لە دایک بوو، لە پاش 571 ساڵ لە دایکبوونی حەزرەتی عیسا عەلەیهی السەلام، دیارە ئەو کات و وەختە تەوقیتێکی زۆر تەوقیتێکە چۆن کە خوای گەورە هەری بژاردیە بە تەئکید تەوقیتێکی زۆر مناسیبە و تەوقیتێکی زۆر چاکە و زۆر خەڵک محتاج و پێویستیان بە هاتنی ڕیسالە و پەیامی ئیسلام بووە لەو کاتە. لەبەرەوە خوای تەعالە الله ئەعلەم حەیث یەجعل ریسالەتە، خوای گەورە خۆی زانایە، دەزانی چ کەسێک ئەو جەوهەرەی تێدایە کە ببیت بە پێغەمبەر خوای گەورە ڕیسالەی خۆی پێ بدا، پەیامی خۆی پێ بنێری و لە چ زەمان و کاتێک پێویستە پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ بنێری. بە تایبەت پێغەمبەری ئێمە کە خاتەم الئەنبیاء والمرسەلین کۆتای پێغەمبەرەکانە عەلەیهیم السەلات وەسسەلام بۆ ڕیسالەکەی کۆتا ڕیسالەیە و هیچ دینێک، هیچ ڕیسالەیەک، هیچ پەیامێک، هیچ پێغەمبەرێک لە دوای ئەو نایە. دیارە ڕیسالە و پەیامی ئەو پەیامێکی وایە گونجاوە لە بۆ هەموو کاتێک، لە بۆ هەموو زەمانێک تا ڕۆژی دوایی. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسسەلام لە کاتێکدا دێ کە خەڵک لە تاریکایی نەزانین و شیرک و ستەم و زولم و زۆرداری کەسەکان و خەڵکەکان دادەژین، خوای تەبارەک وتەعالا وەکو نەزەری ڕەحمەت تەماشای ئەو خەڵکە دەکا. ئەو ڕیسالە و پەیامە لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی السەلات وەسسەلام لە بۆ ئێمەی خەرکی سەرزەوی دەنێری، وەکو خۆی دەفەرموێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة
وإن كانوا من قبل لفي ضلال مبين. دیارە ئەو خەڵکە لە پێش هاتنی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە ضەلال و لەسەر لێشێوانێکی زۆر زۆر دیار و ئاشکرا بوون لە هەموو ناحیەکان، لە ناحیەی عەقیدە و بیر و باوەڕ، لە ناحیەی کۆمەلایەتی، لە ناحیەی حکم و سیاسەت، زولم و ستەم و زۆرداری لەو پەردا بوو. لەبەرەوە کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام دێ یوزەکیهم ئەو خەڵکە تەسکیە دەکا، پاک و خاوێنیان دەکاتەوە لە ناخ و دل و دەروونەوە. بەڵێ وەیوعەللیمهم الکیتاب والحیکمە، ئەو قورئانە پیرۆزە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام نیشانی ئەو خەڵکە دەدا لە بۆ ئەوەی لەو دەلالەت و سەر لێ شێواویە دەریان بینیت لە بۆ ڕووناچی ئیسلام. بەردەوی بێنە سەر زەمەنی بەعثەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەلەو زەمەنەی پێشتر بۆ نمونە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام لەنێو خەڵکەکە دەژیا، بەڵام هێشتا سروشتی بۆ نەهات بوو، نەبوو پێغەمبەر، پەیامی پێغەمبەرات پێ نەگەیشت بوو. ئەو کات ئەو خەڵکانە چۆن باسی پێغەمبەریان دەکرد، یان باسی ئەو محەممەدە لاوایان دەکرد کە چۆن کەسێک بووە؟ بەڵێ دائیمەن پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلات وسەلام کەسانێکن پێش پێغەمبەرایەتیشیان کەسانی پاک و خاوینن، کەسانێکن سیرەیان، ژیانیان، حەیاتیان هەمووی سیفاتی جوان و ڕێک و پێکە، لە بۆ ئەوەی کاتێک کە دەبن بە پێغەمبەر کەسانێکی مەقبول بن لە نێو کۆمەلگا. لەبەرەوە پێغەمبەری ما عەلەیهی سەلات وسەلام ئەو صافی پێغەمبەر لە نێو خەڵک الصادق الئەمین، کەسێکی صادق، کەسێکی ڕازگۆ، کەسێکی دەست پاک، زمان پاک، دل پاک، داوین پاک، هەموو سیفاتە جوانەکان لە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کۆ ببوونەوە. حتا دوژمنەکانی ئەوانەی کە لە دواتر ئیمانیان پێنەهینا نەیان دەتوانی ئینکاری سیدق و ڕازگۆیی پێغەمبەر بکەن عەلەیهی سەلات وسەلام. لە کاتێکدا دوژمنایەتی پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەلات وسەلام، بەڵام ئەمانەت وەکو شتە گرانبەهاکانیان وەکو ئەمانەت لە لای پێغەمبەر دادەنا عەلەیهی سەلات وسەلام، لە بۆ ئەوەی پارێزراو بێت. حتا کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام هیجرەت و کۆچی کرد لە بۆ شاری مەدینە، ئیمامی عەلی لە شوێنەکەی بەجێهێشت و ئەمانەتەکانی تەسلیم بە ئیمامی عەلی کرد لە بۆی بجێڕیتەوە لە بۆ خاوەنەکانیان. اینجا جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێبی کاتێک کە هیجرەتیان کرد لە بۆ حەبەشە لە لای نەجاشی، کاتێک سوئالی لێکرد نەجاشی، کاتێک عەمری کوڕی عاس وەک چەند کەسانێک لە قوڕەیش چوون لە بۆ ئەوەی ئەو سەحابانە بجێڕنەوە، نەجاشی بیانداتەوە دەستیوان، زارێکی تر بیانژێڕنەوە شاری مەککە. کاتێک پرسیاری لێ دەکا نەجاشی، جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێبی زۆر جوان تەسویری حالەتی پێش ئیسلام لە بۆ ئێمە دەکا و تەسویری حالەتی شخصیەت و پێگە و مەکانەتی پێغەمبەریش لە بۆ ئێمە دەکا. لێرە پرسیارێکی ئەوە دروست دەبێت دکتۆر جان. ئەو زەمانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی 40 ساڵیە بەعثەتی لە بۆ هات، خەڵکەکە لە ناو چ جێژاوێکی نەفامی و جەهالەتی و بەدڕەوشتیدا بوو. ئەوەیە کە جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب لە بۆ ئێمە دەرێ بە نەجاشی دەرێ ئەیها المەلیک كنا قوما أهل جاهلية، ئێمە قومێک بووین پێش ئەوەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم لە بۆ ئێمە بێ ئەهلی جاهلیەت بووین. جاهلیەت و نەفامی بەو مستەلەحا هەموو معنایەکانی جەهل و نەفامی دەگری لەلایەنی عیبادەت، لەلایەنی ئەخلاق و ڕەوشت. اینجا خۆی تەفسیلی دەداتێ، دەفەرمێ ئێمە قومێک بووین نەعبود الئەصنام، سەنەم و بەرد و دارمان دەپەرستی بەخۆ، خوامان دروست دەکرد و عیبادەتمان دەکرد. ئەو پەڕی نەفامیە، ئەو پەڕی نەفامیە، بەردێک کە نەدەبیستی نەزەرەری هەیە، نە نەفع و سوود و کەرکت پێدەگەینی ئەگەر عیبادەتی بکەی، ئەگەر عیبادەتی نەکەی چ زەرەر و زیانت لێ نادا، نەدەبیستی نەدەبینی، ئەتو عیبادەتی بەردێک بکەی بەخۆی دای بتاشی عیبادەتی بکەی. كنا قوما نعبد الأصنام، ئەو دەفەرمێ ئێمە قومێک بووین عیبادەتی سەنەممان دەکرد. ونأكل الميتة، يعني لە هەموو جانیبەکان و لایەنەکانی ژیان لە بۆ ئێمە باز دەکا، حتا لە خواردن مردارمان دەخوارد. يعني بزانە خواردنیان کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دێ ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث، شتی پاک و خاوێن و بەسوود و بەکەرک لە بۆ ئومەتەکەی حەلال دەکا، و ئەو شتانەی خەبائیثە زەرەر و زیانیان هەیە لەسەر ئومەتەکەی حەرام دەکا. ئیجا دەفەرمێ بەڵێ چونکە ئەمە ڕیسالە و پەیامی خوایە. ونأتي الفواحش، دەفەرمووی ئێمە فاحشە، بەدڕەوشتی، بەدئەخلاقی لەناو ئێمە زۆر بوو. چۆن خوای تەبارەک وتەعالە کە دەفەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا، ئەوەی پێغەمبەری هێنای عەلەیهی سەلات وسەلام لە فاحشە ئێمەی بەدوور خست. ونقطع الأرحام، جەعفەر دەفەرمێ ڕزای خوای لێبی ئێمە سیلەی ڕەحممان جێبەجێ نەدەکرد، یعنی کەسانێکی ئەنانی بووین، دائیمەن مەسلحەتی شەخسی خۆمان ڕەچاو دەکرد. ونسيء الجوار، قەت مراعاتی جیرانمان نەدەکرد، خزمایەتی جیرانەتی ئەوانەمان مراعات نەدەکرد.
ئەوەی کە زۆر گرنگە جعفەری کوڕی ئەبوو طالیب ڕەزای خوای لێبی دەفەرمێ وەیەأکل القەوی من الضعیف، کەسی باڵادەست، کەسی بەهێز، کەسی فەقیر و هەژار و بێدەسەڵاتی دەچەوساندەوە، دەیخوارد لە مار و لە سەروەت و سامانی، زولم و ستەم و زۆرداری لەو پەردا بوو. اینجا باسی پێغەمبەر لە بۆ ئێمە دەکات، دەفەرمێ فەکونا عەلا ذالیکە، ئێمە لەسەر ئەو شتە ناخۆشانە ناڕێکانە بووین حتا بەعەث الله ئیلەینا ڕەسوولەن منا، خوای تەعالا پێغەمبەرێک کەسێک وەکو پێغەمبەر لە ناو ئێمە کە ئەمە دەمان ناسی سیرە و ژیانی ئەومان دەزانی پێشتر شارەزای بووین، وەکو پێغەمبەر لە بۆ ئێمەی نارد نعرف نەسەبەه وصدقه وأمانته وعفافه. باشە دکتۆرجان باشە لەبەرچی لە خۆیان لەبەرەوەی دائیمەن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەگەر ئینسان بی وەکو بەشەر لە معاناتی بەشەر تێدەگا، لە مشکلاتی بەشەر تێدەگا. ئەگە پێغەمبەر مەلائیکەت بی لەوانەیە جینسێکی ترە، ئەو جینسە لەگەر خەڵکان دەڵێن خۆ لە ئێمە نییە، ینی خۆی پێغەمبەرێکە تو بیناسی، یعنی نەسەبەکەی، ڕازگۆیەکەی، پاک و خاوێنیەکەی، عەفافەکەی، داوێن پاچیەکەی، هەموو هیچ عیبێکت پێ لێ نەگیرێ. تا ئێستا کەسێکی سادیق و ڕازگۆبی ئەگە ئێستا داوای پێغەمبەرایەتی بکە تەوەقوعی ئەوەی لێ ناکەی ئەو پێغەمبەرە درۆی بکات، چۆن حەزرەتی ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێبی کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام داوای لێکرد ببیتە مسلمان بەبێ ئەوەی هیچ هیچ دوودڵیەکی هەبی، یەکسەر تەزدیقی پێغەمبەری کرد عەلەیهی سەلات وسەلام. کاتێک فەرمووی چوومە میعراج، باسی ئیسرا و میعراجیان لەبوو ئەبوو بەکری سدیق ژێڕایەوە، بە فرسەتیان زانی وایان زانی ئەبوو بەکری سدیق ئەوە باوەڕ ناکە، فەرمووی ئەو پێغەمبەرەی ئەمن باوەڕی پێ دەکەم لە 7 طەبەقەی ئاسمان وەحی لەبۆ بێ، ئەوەشی لێ باوەڕ دەکەم. لەبەرەوە خوای تەعالا فەرمووی والذی جاء بالصدق وصدق به، یعنی کە باسی حەزرەتی ئەبوو بەکر دەکە. مەبەستەکە ئەوەیە سەحابەکان و خەڵکەکە وەکو ئەبوو بەکری سدیق کە پێغەمبەریان دەناسی، صفات و ڕەوشتە جوانەکانی پێغەمبەریان دەزانی، بەو شێوازە پێغەمبەر داوای چی لێکردن؟ فەرمووی جعفەر فەرمووی فدعانا إلى الله لنوحده ونعبده ونخلع ما كنا نعبد نحن وآباؤنا من دونه من الحجارة والأوثان، وأمرنا بصدق الحديث وأداء الأمانة وصلة الرحم وحسن الجوار. همو أوشتاني كبيغمبر داوي للصحابة كان كرد، داوي لأهل مكة كرد، داوي لخرجي سرزوي كرد، همو صفات روشتي تساكا، همو وازهنانا لقناح وتاوان. لبروا بيغمبر عليه الصلاة والسلام هاتني بيغمبر وكو خوي دفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ڕیسالەی پێغەمبەر هاتنی پێغەمبەر لە بۆ ئەوەیە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانانەی کە هەیە تەسبیتیان بکات، جێگیریان بکە، ئەوەی نوقسانە و نییە تەواویان بکە، لە بۆ ئەوەی ئینسانیەت بەشەریەت زارێکی تر سەر لە نوێ لەگەر هاتنی پێغەمبەر لەدایک ببێتەوە. یعنی چۆن ویلادەتی پێغەمبەر ویلادەتە لە بۆ ئینسانیەت، زارێکی تر ئەو بەشەریەتە بە ڕیسالە و پەیامی آخر زمان کە دینی ئیسلامە و دینی محەممەد المستەفای زارێکی تر لەدایک ببیتەوە لە زولم و ستەم و زۆرداری، لە جەهل و نەزانی، لە شرک ڕزگاریان ببێ. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام وەکو نورێک، وەکو ڕووناچیەک ڕێگایان لە بۆ ڕوون بکاتەوە. تەماشا دەکەین پەیامەکەی پڕێتی لە ڕەحمەت و میهرەبانی. لەبەرچی کەسانێک هەبوون لە دەور و بەری بوون منە قوڕەیش قبولی ئەو پەیامیان نەدەکرد؟ خۆی ئەسبابی کوفر زۆرە. یەک لە سەبەبەکان مەسئلەی تەکەبوڕ، مەسئلەی عینادی، چۆن خوای تەعالا باسی ئەهلی کوفر دەکات، دەفەرمێ وەجەحەدوا بها واستەیقەنەتها ئەنفوسهم ظلما وعلوا. زۆر جار لە ناخەوە لە دەروونەوە بیر و باوەڕیان هەیە، دەزانن ئەمە ڕاستە دروستە، بەڵام عینادیەکەیان داواکردنی مەنسەب و داواکردنی مەناسیبی دنیا و لە دەستدانی هەندێک لە مکتەسەباتی دنیا وایان لێ دەکا کە یعنی ئینکاری صدق و ڕازگۆی ئەو ڕیسالەیە بکەن یان ئەو پێغەمبەرە بکەن عەلەیهی سەلات وسەلام. حتا خوای تەعالا کە باسی جوولەکە دەکات لە شاری مەدینەش بە هەمان شێواز کە ئەوان ئەهلی کتابیش بوون. خوای تەعالا دەفەرمێ الذین ئاتەیناهم الکتاب یعرفونه کما یعرفون ئەبناءهم. چۆن ئەوان کوڕەکانی خۆیان دەناسیەوە بە هەمان شێواز بە ئەوسافی پێغەمبەر کە لە کتێبە ئاسمانیەکان پێشتر باس کرابوو، دەیانزانی ئەوە پێغەمبەری ئاخر زەمانە، ئەو پێغەمبەرەی کە خوای تەعالا عەهد و میثاقی لە هەموو پێغەمبەرەکان وەرگرتیە. ئەگەر ئەو پێغەمبەرە هات دەبی سەری بێخن، دەبی ئیمانی پێبینن، بەڵام لەگەرەوەش زۆر لە جوولەکەکان زۆربەی زۆریان ئیمانیان پێ نەهینە، چۆن کافرەکانی قوڕەیش بە هەمان شێواز
معادات و دژمنایەتی پێغەمبەریان کرد عليه الصلاة والسلام. ئەو دەستکەوتانێکەوە هاوڵە بەڕێزەکان و ئەوانی دەوری پێغەمبەری خوا دەژان صلى الله عليه وسلم کە ئەو بەعسەتیان قبول کرد و شوێن پێ هەڵگری بوون ئەو ئیسفاد و کەلک و قازانزانە چ بوون هەم لە دنیا هەم لە قیامەتکەوە دەستیان هێنا. سعادەت و بەختەوەری دنیا و قیامەت طبعا لە ئیسلام بەدەست دێت. سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو سعادەت و بەختەوەریان دۆزیەوە. ئەوان کاتێک حقیقەتی خوا و حقیقەتی ئیمان و حقیقەتی وجودی خوا و وحدانیەتی خوا و صدقی پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕیسالە و پەیامی پێغەمبەریان عليه الصلاة والسلام دەست کەوت ئەمە گەورەترین مکتەسەباتە لە نەزەری وان لە حقیقەتیشدا هەروایە لەبەرەوە مال و سەروەت و سامان و نیشتیمان و خاک و خزم و کەس و دۆست و برادر و ئەوانەیان هەمووی بە قوربانی ئیمان و بیر و باوەڕی خۆیان کرد لەبەرەوەی تەسحیە و قوربانیاندا بە شار و نیشتیمانی خۆیان بە خاچی خۆیان ئەوان هیجرەتیان کرد لە شاری مەککە ئەو شارەی کە تێیدا دەژیان. سوای کرد دکتۆر جان عەفو مەسەڵەن ئەوان ئامادە بن خێزان و منداڵ و ماڵ و سەروەت و مەزرع و مەڕ و ماڵاتی خۆیان جێبێڵن بەگەر پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم. ئەمە ئیمانە بیر و باوەڕە سیقەیە. یعنی دەکرێت پێمان بڵێ باوەڕبوون بەخوا بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و خوای گەورە و پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتێک ئەو داوایان لێ دەکات کە ئەوان یعنی ڕیسالەی ئیسلام و پێغەمبەر عليه الصلاة والسلام پێش هەموو شتێک بخەن بەتاکید بیر و باوەڕی بەهێز بەر لە کۆچیش بۆ هەمان شێواز بیر و باوەڕی بەهێز لەو کاتەدا یعنی ئەگەر استقراری کرد جێگیر بوو لە ناو دل و دەرونی ئینسان بەتاکید ئەو کاتە هەموو شتەکان بە قوربانی ئیمان و بیر و باوەڕ و مەبدەئی خۆی دەکا کە ئیسلامە. هەر لە مەکە سەرەتا ئەوانەی کە باوەڕیان پێهێنا خۆ دەیانزانی تووشی ئەشکەنجەی جەستەیی و دەرونی دەبنەوە هەم لە ڕووی مادی مەسەن لەوانێ زەرریان بەسەردا بێ هەم دەربەدەر بکرێن لە هەمان کات هەر ئامادە بوون کە ڕەفیقاتی پێغەمبەر بکەن صلی الله علیه وسلم. بەتاکید ئەوان عەماری کوڕی یاسر کە تەعزیب درا و باوکی یاسر کە شەهید کرا سومەیە کە شەهید کرا سەحابەکان زۆریان کە ئەزیەت و ئازار دران و زۆریان هیجرەتیان کرد کۆچیان کرد کۆچی یەکەم لە بۆ حەبەشە کۆچی دووەم لە بۆ حەبەشە دوایە کۆچکردن لە بۆ شاری مەدینە اینجا تەعزیب درانیان چۆن بیلالی حەبەشی کە ئەو هەموو تەعزیب و ئێش و ئازارەی بە تایبەتی ئەو کەسانەی بێکەس بوون پەنایان نەبوو مەلجەئیان نەبوو خەرچی شاری مەکە نەبوون بەو شێوازە تەعزیب دەدران بەرام لە هەمان کات بیر و باوەڕیان گەیشتە بوو ئەو لووتکەی کە بە هیچ شێوازێک مساومە لەسەر عەقیدە و بیر و باوەڕی خۆیان نەکەن. ئێمەمان وەکو شوێن پێ هەڵگری پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە پێویستە ئەمە ئەو یادە بکەینەوە بۆی زیاتر لە سیرەتی ئەو شارەزا بین تا بتوانین زیاتر و باشتر و چاکتر شوێن پێ هەڵگری سونەتەکانی ئەو بین. یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام گڕوتینێکی زۆر دەدات بە مسلمانان بە ئەتباع و شوێن کەوتوی پێغەمبەر عليه الصلاة والسلام چۆن خوای تبارك وتعالى دەفەرمووی لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. پێغەمبەر عليه الصلاة والسلام قدوەیە پێشەنگە لە بۆ مسلمانان لە بۆ کەسێک کە خوای بووێ دوا ڕۆژی بووێ قیامەتی بووێ بەهەشتی بووێ بیەوێ نەجات بی و سەرکەوتوو بی لە ڕۆژی دوایی ئەوانە دەبی پێغەمبەر بکەنە پێشەنجی خۆیان. اینجا یادی لە دایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام شێوازەکەی چۆن ئێمە یادی لە دایکبوونی پێغەمبەر دەکەین هەر ئەوە نییە ئێمە مەسەرەن لافیتە هەر بواسین هەر ئەوە نییە احتیفالات بکەین هەر ئەوە نییە شیرینی تەوزیع بکەین خۆمان شارەزا بکەین لە ژیانی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە سیرەی پێغەمبەر عليه الصلاة والسلام لەو مافانەی کە پێغەمبەر هەیتی عليه الصلاة والسلام لەسەر ئێمە پێگە و مەنزیلە و مەکانەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام پەیام و ڕیسالەی پێغەمبەرە چی بوو چی هینا لە بۆ ئێمە پێغەمبەر عليه الصلاة والسلام هەموو ئەوە ئێمە جێبەجێ بکەین لە ناخ و دل و دەروونمان چۆن خوای تبارك وتعالى دەفەرمێ واعلموا أن فيكم رسول الله دەبی ئەوە بەرجەستە بکەین کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە ناو ئێمەیە لە ناو مجتەمع و کۆمەلگای ئێمەیە ئەگەر بەخۆشی بەجەستە لە ناومان نەما سنەتەکەی ڕیسالەکەی پەیامەکەی چۆن خوای تبارك وتعالى دەفەرمێ وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون خوای تعالى قد أمت عذاب نادا مادام ئەتوو لە ناویان دابی بەڵام ئەگەر پێغەمبەر ئێستا خۆی لە ناومان نییە خۆ سنەتەکەی ڕیسالەکەی پەیامەکەی لە ناومانە ئەگەر ئێمە بەرجەستەی بکەین بە تەئکید ئەو عذابە بە دوور دەبی لێمان چونکە خوای تبارك وتعالى ئومەتێک مجتەمع و کۆمەلگایەک عذاب نادا
کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام لە ناویان بی. یعنی ئەوەی تو دەڵێ ئەگەر پێغەمبەری خوا ئێستا بەلاشە لەگەڵمان نەماوە، بەڵام دەکرێت ئێمە بە ڕۆحیانەتمان لەگەڵ ئەو بین و بە سیرەت و شوێن پێڵگری سونەتەکانی ئەووا بکەین کە ئەنەما لەگەڵمان لە ناومان. بەڵێ ئەوەیە، یعنی ئەوە بەرجەستە بکەین لە ناو خۆمان. یعنی چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام سونەتەکەی زیندوو بکەینەوە، پەیام و ڕیسالەکەی زیندوو بکەینەوە. خۆ ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام خۆی لە ناومان نەمایە، حەدیث و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە ناومانن، ئەو قورئانە پیرۆزەی وەکو دستوری ئیسلام کە لە بۆ ئێمەی هێنایە خۆ لە ناومانە. خۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام داوای لە ئێمە کردیا ئەوانە جێبەجێ بکەین. خۆ خوای تەبارەک وتەعالە دەفەرموێ من يطیع الرسول فقد أطاع الله، کەسێک ئەگەر بەگوێی پێغەمبەر بکا، خۆ پێغەمبەر ئەگەر نەما بەگوێی سنەتی پێغەمبەر بکەی، فەرمودەکانی پێغەمبەر بکەی، ئەوە ئیطاعی خوا دەکا. وإن تطيعوه تهتدوا، ئەگەر ئێوە ئیطاعی پێغەمبەر بکەن هیدایەت وەردەگرن. معنی ئەوە حرفی شەرتە، معنی ئەگەر ئیطاعی پێغەمبەر نەکەن صلی الله عليه وسلم، گوێڕایەری پێغەمبەر نەکەن، سنەتەکانی جێبەجێ نەکەن، فەرمایشتەکانی جێبەجێ نەکەن، گومڕا دەبن، هیدایەت وەرناگرن. لەبەرەوە هەموو ئەو شتانە پێمان دەڵێ کە یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام گرنگی و ئەهەمیەتێکی زۆری هەیە لە بۆ مسلمانان، چونکە خوای تەبارەک وتەعالە گلەی ئەوەی لە کافرەکانی قوڕەیش کرد کە ئەوان بە دوای پێغەمبەر نەکەوتن عەلەیهی سەلات وسەلام، گوێڕایەری پێغەمبەریان نەکرد. فەرمووی ئەم لەم یعرفوا رەسوولەهم، ئایا ئەوانە یان پێغەمبەری خۆیان نەناسیە؟ دیارە ئەوان مەکانەت و مەنزیلەت و حەقیقەتی پێغەمبەر شارەزان نەبوون، ئەگەر ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی کوفریان. ئەم لەم یعرفوا رەسوولەهم، یعنی معریفەتی حەقیقی ئەگەر ئێمە لە حەقیقەتی فەزل و گەورەیی و مەکانەتی پێغەمبەر تێبگەین عەلەیهی سەلات وسەلام، زیاتر و زۆرتر پابەند دەبین بە سنەتی پێغەمبەر، بە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام. چۆن خودای رب العالمین ئەگە وەصفی پێغەمبەر دەکا دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئێمە بەرێ ناو و یعنی ناوی پێغەمبەر چەندە بەرزە ئێستا لە دنیا لەو عیبادەتانێک کە ئێمە دەیکەین، لە بانگدان، لە نوێژ. دکتۆر جەعفو، ئێمە دەزانین کە قورئان معجزەشی گەورەی پێغەمبەری خوای ساوسان کە گەورەترین معجزەی ئەوە. خوای گەورە سبحانه وتعالى چۆن لەناو قورئانە باسی پێگە و ئەهمیەت و گەورەی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. بەڵێ ئێمە زۆر دەخمان هەیە لە قورئانی پیرۆز کە باسی مەکانەتی پێغەمبەر، پێگەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام، مەقامی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە بۆ ئێمە دەکا، حتا بەراورد لەگەر پێغەمبەرەکان. خوای تەعالە کە خیتاب لەگەر پێغەمبەرەکان دەکا بەناو بانجیان دەکا، بەڵام دائیمەن لە حالەتی خیتاب لەگەر پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بەلەقەب یا ئەیها النەبی یا ئەیها الرەسوول بانجی پێغەمبەر دەکا عەلەیهی سەلات وسەلام، وەکو مەکانەت و مەنزیلەتێک کە لە بۆ پێغەمبەری دادەنێ عەلەیهی سەلات وسەلام لە فەوقی مەنزیلەت و مەکانەتی پێغەمبەرەکانی تر. چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام خۆی دەفەرمێ ئەنە سەیید وەلەدی ئادەمە یەومە القیامە، پێغەمبەر گەورەی هەموو بەشەرە، گەورەی هەموو بەنی ئادەمە، گەورەی هەموو مەخلوقاتە. چۆن عازیز ڕەحمەتی خوای لێبی لە دیوانی خۆی دەفەرمێ لە فەوقی ئەو خودایە بەس، ناگاتە جێی ئەو شایە کەس، لە فەوقی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بەس خودایە، کەسی تر ناگاتە پێغەمبەر لە مەخلوقات، لە مەلائیکەتەکان، لە ئینسانەکان، لە غەیری مەلائیکەت و ئینسانیش تەبعاً هیچ مەخلوقێکی تر ناگاتە پایە و مەکانەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە خوای تەعالە بە عمر و بە تەمەنی پێغەمبەر سوێن دەخوا لەعەمڕوکە ئینەهم لەفی سەکرەتیهم یەعمەهون. عمری پێغەمبەر، تەمەنی پێغەمبەر ئەوەندە پڕخێر و بەرەکەتە، خوای تەعالە وەکو ئیشارەت و ئاماژەیەک لە بۆ قەدر و ڕێزی عمری پێغەمبەر، شخصیەتی پێغەمبەر سوێندی پێدەخوا لە بۆ ئەوەی ئێمەی مسلمانان، ئێمەی بەشەر، ئێمەی ئینسان قەدر و ڕێزی ئەو پێغەمبەرە بگرین. ئینجا پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام خوای تەعالە وەصف و سەنای دەکا، مەدحی دەکا. ئەو ئاەتەی کە خوێنمەوە وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئێستا ئێمە کە نوێژ گەورەترین عیبادەتە کە ئەدای دەکەین، دەبی لە نوێژ سەلاوات لەسەر پێغەمبەر بدەین صلی الله عليه وسلم، وەکو ڕوکنێکی نوێژ کە دەرێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، لە بانگەکان حتى لە ئەرکانی خوتبە سەلاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە نوێژی جەنازە، لە زۆر لە عیبادەتەکان. خوای تەعالە خۆی کە دەفەرمێ ئین الله ومەلائیکەتەه یصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. يعني دائما خوای تەعالە خۆی مەلائیکەتەکان لە مەلەء الأعلى
ناو وەسفی پێغەمبەر و مەدح و سەنای پێغەمبەر دەکا گەورەی پێغەمبەر نیشان دەدا لە بۆ ئەوەی ئێمەی مسلمانانیش هەست بکەین ئەو سەلاوەتە لەسەر پێغەمبەر لێ بدەین گەورەی پێغەمبەر نیشان بدەین لەبەرەوە خوای تەعالا کردیتە مایەی فەلاح و سەرکەوتنی ئێمە کاتێک کە ئێمە ڕێز لە پێغەمبەر دەگرین کە دەفەرموێ عەفوەن ئەو ئایەتەی بخوین وفەالذین آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون ئەوانەی ئیمانیان بە پێغەمبەر هینا عليه الصلاة والسلام وعزروه يعني تعزیری پێغەمبەر تعزیمی پێغەمبەر دەکەن گەورەی پێغەمبەر مەکانەتی پێغەمبەر ئەو مەکانەتەی کە خوا پێی داوە جێبەجێی دەکەن باسی دەکەن وەسەری دەخەن ذاتی پێغەمبەر دینی پێغەمبەر ڕیسالەی پێغەمبەر سنەتی پێغەمبەر سەر دەخەن و بەدوای ئەو نور و ئەو ڕووناچێ دەکەون کە قورئانی پیرۆزە کە پەیام و ڕیسالەی ئیسلامە ئەوانە ئولئیکە هم المفلیحون ئەوانە سەربەرزن سەربرندن لە دنیا و لە قیامەت جگە لەوەی کە خوا سبحانه وتعالى باسی پێگەی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم باسی یان پێگەی سنەتەکە شێکاتن بەڵێ بەداخەوە زۆر جار دەبینی گوێبیست دەبین کەسانێک کە ئیدعای ئیسلامیەت دەکەن پێیان وایە کە ئەوان حاشا دەرێن قورئانینە ئێمە قورئانینە معنای بە دوای قورئانی پیرۆزدا ئیتیباع دەکەین لە هەمان کاتدا ئەو ئاەتانەی کە قورئانی پیرۆز تێیدا باسی پێگە و مەکانەتی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم ئەوەمان لە بۆ دەردەخە کە ئەوانە زۆر زۆر دوورن لە قورئانی پیرۆز ئەوانە زۆر زۆر لەوەی دوورن کە وەسفیان بکرێ بە قورئانی حاڵی نەبوونە ئەگەر لە قورئان حالی بن چۆن ئەو ئاەتانەی کە باسی ذاتی پێغەمبەر دەکا باسی سنەتی پێغەمبەر دەکات چۆن خوای تەعالە کە دەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أطيعوا الله إطاعي خوابكا دواتر دفرمي وأطيعوا الرسول يعني إطاعي پیغمبر بمستقلي يعني چون داري اگر پیغمبر عليه الصلاة والسلام فرموديشي فرمو پێویست ناکە عرضی سەر قورئانی بکەن ئەگەر بەس قورئان بە خوا بەس دەیفەرمێ ئەطیعوا الله لەبەرەوەی ئەطیعوا الرسول بە مستقلی سەر بەخۆی معنای سنەتی پێغەمبەر مەزدەری تەشریعە و مەزدەرێکی مستەقلە و قورئانی پیرۆز محتاجی ئەوەیە کە ئەو سنەتە بەیانی بکە چونکە خوای تەعالە دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم پیغمبر عليه الصلاة والسلام مبيني قرآن مبيني قرآن بتسيه بسنته كواتا اگر سنت نبي بياني قرآن نقصان دبي سون خوي تعالى بأيما دفرمي أقيموا الصلاة وآتوا الزكاة هم عبادة كان بمجملي إما أو بينزنويجان صلوا كما رأيتموني سون أو بينزنويجان دكين سون أركان كان دزانين سون سنة كان دزانين أولا سنتي پیغمبروا عليه الصلاة والسلام فيري دبين إنزا كذا فرمي وأولي الأمر منكم أطيعونا فرمي لبروي إطاعي أولي الأمر دبي مرتبط بإطاعي پیغمبر عليه الصلاة والسلام كدواتر دفرمي فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إيكا استا پیغمبر نيا عليه الصلاة والسلام لنا ومن بزستخو سنتكي كواتا قرآني بيروز سنة پیغمبر دبي بقرين وسري إنزا زورن أو آيتانا يكلو آيتانا كذا فرمي وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم يعني باسي قضاء پیغمبر ذاك عليه الصلاة والسلام إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا زليرا دفرمي ليحكم باسي خواو پیغمبر ذاك برام ليحكم بمفردي ديني لدعاء پیغمبر عليه الصلاة والسلام سنك حكمي پیغمبر عبارة لبني حكم إخوة سنك وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بهمان شواس كذا فرمي يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول لوين درج فرمي إذا دعاكم أجر پیغمبر بانجي كردن لما يحييكم بيشتر فرمي استجيبوا لله وللرسول بلان بمفردي فرمي دعاكم سنك دعوي پیغمبر دعوي خوايا لبلا ومن يطيع الرسول فقد أطاع الله إنزا سنتي پیغمبر أو مكانتك أيوة ما أتاكم الرسول ما مصا وما أتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا يعني أوي كبيغمبر دي كاو دي ليه تقرير لسردك يعني واجبة زي بكن وري بقرن إنزا أوزاناني أصول فقه بمان دارين آية أمريكاني پیغمبر عليه الصلاة والسلام كاميان لبو وجوبه وكاميان لبو سنته وكاميان لبو إباحه بلام أمام ما بس من مكانتي سنتي پیغمبر عليه الصلاة والسلام پیغي سنتي پیغمبر لقرآني پیروس
ئەوانەی کە دەرێن ئێمە عمل بە قورئان دەکەین بە دوای ئاەتەکانی قورئاندا دەگەڕین قورئانی پیرۆزە پێمان دەرێ ئەو سنەتەی پێغەمبەرە جێبەجێ بکە عەلەیهی سەلات وسەلام لەبەرەوە ئێمە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەبی بەم شێوازە یادی لەدایکبوونی پێغەمبەر بکەین چۆن سنەتی پێغەمبەر تێبگەین چۆن مەکانەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بخوێنینەوە بەرێ بەڵێ زانایان شاعران هەنی چۆن باز لە پێگە و با بڵێن هاتنی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم لە شأن و گەوری ئەو مەسەلەن پێیدا هەڵدەڵێن بەڵێ ئێمە چۆن چەند ئاەتێکمان خوێندەوە طبعاً ئاەت گەلێک زۆرە لە قورئانی پیرۆز کە وەصف و سەنای پێغەمبەر دەکەن عەلەیهی سەلات وسەلام وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەو ئاەتە بەم شێوازە کە باسی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر دەکا عەلەیهی سەلات وسەلام لەعەلا عەلا لە بۆ ئیستیعلا یعنی وەکو ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام یعنی لەسەر ئەخلاق و ڕەوشتەکان ئەوەندە مسەیتر بی هەموو ئەخلاق و ڕەوشتە جوانەکان لە ژێردەستی پێغەمبەر بن عەلەیهی سەلات وسەلام بەم شێوازە ئینجا بە تەئکید هەر لە زەمەنی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام شاعیران زانایان ئەدیبەکان بە هەموو شێوازێک هەر یەک محەبەت و خۆشەویستی دل و دەرونی خۆی دەرخستیە ئەو کەسەی شاعیر بووە بە تەئکید پێم وایە هیچ شاعیرێک نییە لە کورد و لە غەیری کورد ئەگەر ئەو شاعیرانە کە ئیماندارن و بیر و باوەڕێکی پتەویان هەیە بە ئیسلام محەبەت و خۆشەویستی خۆیان ئیبراز نەکردبی لە ڕێگای شیعرەکانیان هەر لە سەحابەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کەعبی کوڕی زوهەیر کە مسلمان دەبی و قەسیدەی بانەت سوعادووی لە بۆ پێغەمبەر لە مەدح و سەنای پێغەمبەر دەرێ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام عەبا و بوردەی خۆی دەداتێ اینجا حەسانی کوڕی سابت کە بەم شێوازە وەصفی پێغەمبەر دەکا عەلەیهی سەلات وسەلام کە دەفەرموێ وأحسن منك لم تر قط عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك خلقت كما تشاء باشا يعني دكتور جان باشا لو زمن أو كلمة بقوتنا كوبا كارها طبعا شاعري زمني بيغمبر زمني فصاحة بلاغت بو لبرو قرآن معجزة چونك أو شاعرانا كهات بيغمبر عليه الصلاة والسلام معلقات 7 هبو أو شاعر برزو برزو قورانا هبو لفصاحة بلاغت بمشي وازمت بيغمبر ذا كان عليه الصلاة والسلام إذا بردة المديح بوصيري كبس الشوازك مدحي بيغمبر ذا كان عليه الصلاة والسلام دواتر نهج البردة أحمد شوقي بأصل كردة أمير الشعراء لقب كيتي كليادي لدايق بوني بيغمبر عليه الصلاة والسلام زور للشعر كاني دەخوێندرێنەوە کە یعنی بە شێوازێکی ئەدەبی لە بۆ ئێمە تەسویر دەکات کە چۆن مەلائیکەتەکان و ئەرز و ئاسمان و عەرش و هەمووی بە ویلادەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام احتیفال دەکەن ئاسمان دەڕازێتەوە کە دەفەرموێ ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء يعني چۆن برێ زەمان و خەڵک هەمووی پێکەوە دنیا کەون هەمووی سەعادەت و بەختەوەریەکەی زەردەخەنەبی لە کەیفی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئینجا کە دەفەرموێ وفم الزمان تبسم وثناء دەفەرمێ والعرش يزهو والحظيرة تزدهي والمنتهى والسدرة العصماء بك بشر الله السماء فزينت وتضوعت مسكا بك الغبراء وكبر آسمان هموي الرازايا كاتك مسجيني لدايق بوني پیغمبريان پێدرا ئەو عەردە هەمووی بۆنی میسچی لێهات چۆن ئێستا ئێمە مزگەوتەکان شارەکان دەڕازێنینەوە لە یادی لەدایک بوونی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بەو شێوازە ئەویش تەسویری لەدایک بوونی پێغەمبەر لە بۆ ئێمە دەکات ئینجا هەر ئەو نا شاعیرەکانی خۆمان مەحوی مەولەوی نادی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیز بەڕەحمەت بن هەمویان ئەو شاعیرانەی کە ئێستا مەوجودن لە مامۆستا بەڕێزەکانمان لە پێشتر زانایانمان ئەوانەی کە بە شێوازی ئەدەبی بە نەثر هەمویان دەبینین بە چ شێوازێک مەدح و سەنای پێغەمبەر دەکەن عەلەیهی سەلات وسەلام ئەمەش ئیقتیدایە بە قورئانی پیرۆز چونکە قورئانی پیرۆز خوای گەورە بەم شێوازە مەدح و سەنای پێغەمبەر دەکا وەڕەفەعنا لەکە ذیکرەک ئەمەش بەشێکە لەو یادەی پێغەمبەر لە ناوی پێغەمبەر کە هەر بە بەرزی دەبینێتەوە هەن چۆن خوای گەورە باسی دەکا ئێمەش بە ئوسلوبی خۆمان وەکو بەندە بەسەر شانەباڵی ئەو پێغەمبەردا هەڵبڵێن چشی ئاساییە بەشێکە لە مەحەبەت و خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام چونکە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين کەسێک لە ئێوە ئیمانی تەواو نابی تا منی خۆشەویستتر نەبی لە لای لە دایکی لە باوکی لە منداڵی لە کەسوکاری لە خەڵک
بەگشتی خۆشەویستی پێغەمبەر دەبی بەو شێوازەبی اینجا خوای گەورە خۆی داوای لەمە کردیە کە ئێمە ڕێز لەو پێغەمبەرە بگرین حتا لە حالەتی ژیان بە سەحابەکانی فەرموو يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي يعني نابي دنجي خود برز بكيوا لسر دنجي بيغمبر عليه الصلاة والسلام دفرمي لا تجعلوا دعاء الرسول كدعاء بعضكم بعضا نابي بانجي بيغمبر بكي وكتسون يكك بانجي يكك دكا يعني نابي بري يا محمد يا أحمد يا أبا القاسم بري يا رسول الله شون في خواي گەورە خطابی لەگەر دەکا یا ئەیوهە النەبی و یا ئەیوهە الرەسول ئەوە ڕێزی خوایە یعنی بەشەرەکان ئینسانەکان مسلمانەکان فێری ئەوە دەکات بە چ شێوازێک ڕێز و حرمەتی پێغەمبەر بگرن ڕێز لە پێغەمبەر بنێن صلى الله عليه وسلم لا تجعلوا دعاء الرسول كدعاء بعضكم بعضا دواتر كذا فرمي لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون بێڕێزی و بێئەدەبی ئەگەر کرا بەرامبەر بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خوا نەخواستە حتا دەنجی بەرز کردەوە ئەگەر لەسەر دەنجی پێغەمبەر عليه الصلاة والسلام عمل و کردەوە کارەکانی لەوانەیە هەمووی و هەردەوەشێتەوە چۆن خوای گەورە دەفەرمێ وأنتم لا تشعرون لەبەرەوە سەحابەکان لە دواتر ئیمامی عومەر ڕەزای خوای لێبی لە مەجلیسی پێغەمبەر عليه الصلاة والسلام نەیدەتوانی دەنجی بەرز بکاتەوە بە شێوازێک یعنی بە تەواوی نەیدەتوانی دەنجی ئەوەندە بەرز بکە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە قسەکانی بە تەواوی تێبگات لەبەرەوە ئەمە ئەو ئەدەبەیە کە خوای گەورە نیشانی ئێمەیدایە بەرامبەر بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەو زەمانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای گەورە هەناردی بەعثەتی پێکرد و دواتریش لەو سەردەمە کە پڕ بوو لە جەهالەتی و نەفامی و بەدڕەوشتی پێدوانیە لە ڕۆژگاری چێک و ئەمڕۆی ئێمە ئەوەندە دوور کەوتینەوە لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دیسانە پێویستە لەسەر ئێمە هیجرەت بکەین بۆ خزمەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە سیرەتی ئەو بتوێنەوە تا بتوانین ئەو ڕەوشتە جوانەی ئیسلامەتی و کردوارێکی خۆمان ئاوێتە بوو لەگەڵ سیرەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زیاتر بڕۆینەوە بۆی ژیان دیسان دروستکەینەوە تەبای و محەبەت و خۆشەویستی و ینی بەمانای کەلیمە تام لە ژیانکەن و تا لە دوا ڕۆژ پێی ئاسوودە بین بەتەکید گەڕانەوەمان لە بۆ سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە بۆ پەیامی پێغەمبەر حەقیقەتی ژیانە و سەعادەتی و بەختەوەریە وەخوای گەورە ناوی لێنایە ژیان يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم حياة الجيان لا استجابوا لبرو بيروتسوني بيامي خوا و بيامي بيغمبر عليه الصلاة والسلام و بيغمبر خوا عليه الصلاة والسلام فرمويتي أمتي من هموي دتستبهشت إلا من أبى كل أمتي يدخلون الجنة إلا من أبى فرمويان شيء هي أي بيغمبر خوا عليه الصلاة والسلام نيوي بتستبهش فرموي من أطاعني دخل الجنة كسك جورايلين بك دتسيت بهشت ومن عصاني فقد أبى ما مصرابكي بيشوي ببولا پێدوانێ پێشەوەی کە بڕاتە باشتی حەقیقی کە ئەو دیوە لە دنیاشدا هەم چێژی ئەو باشتە دەکا کە لە دنیا سەعادەتی و سەربەرزی و کامەرانی و دڵێکی ئارام و ساچین بۆن منە ژیان دەگوزارێنی بەتەکید ژیان لە ژێر سێبەری ئیسلام لە ژێر سێبەری قورئان لە ژێر سێبەری فەرمودەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام ژیانێکی حەقیقیە و ژیانێکە چۆن دەرێ ئەوانەی تامی ئەو ژیانە حەقیقیە بکەن بە ژیانی مەلیکەکان نایگۆڕنەوە ئینجا تەواوی فەرمودەکە کە دەفەرمێ ومن عصانی فقد ئەبا کەسێک کە گوێڕایەلیم نەکا بە دوای پێغەمبەر و پەیامەکەی نەچی صلى الله عليه وسلم فقد ئەبا ئەوە خۆی ناوێ بچتە بەهەشت ئەو بەهەشتەی دنیا و ئەو بەهەشتەی ئاخیرەت چونکە سەعادەت و بەختەوەری دنیاش لە دینداریە لە تەبعیەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام دەبینین ئەوانەی کە دوورن لە دینداری و لە ژیانی دینداری خۆیان یعنی کە دوورن لە ژیانی ڕێزکە و ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام زۆر جار دەبینین ئەوانەی کە گوێبیست دەبین ئەوانەی خۆیان ئینتیحار دەکەن خۆیان دەکوژن لە ئەوروپا لە شوێن و جێگاکانی تریش کە دوورن لە سنەت و ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەمە هەمووی بزرکردنی ڕێگای پێغەمبەر عليه الصلاة والسلام بەتاکید ئێمە بەردەوام پێویستمان بەو ئەپدێتەیە پێویستمان بە خۆنوێکردنەوەیە پێویستمان بە هیجرەتە لە گوناح و تاوان لە بۆ تاعەت و عیبادەت و خوداپەرستی ئینجای ئەم یادا ساڵانە کە دەکرێتەوە بەتاکید فرسەتێکە لە بۆ ئەوەی زارێکی تر هەموو لایەکمان بگەڕێینەوە
سەرپەیام و ڕیسالە و چۆن بگەڕێنەوە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەو ژیانە بەدەست بێنینەوە و تا بتوانین ئاشتەوایە شوا بکەین لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چۆن ئەوەی کە لە قیامەتی شاشکاتمان لێنەکە لە پەیڕۆ و پرۆگرامەکەی ئەو کە قورئانە لێی دوورکەتینەوە لە ژیان و سیرەتی ئەو لێی دوورکەتینەوە چۆن ئاشتەوایەک بکەین لەگەڵ ئێو دیسانەوە دەست بە ژیان بکەینەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی عامە و گشتگیرە لە بۆ هەموو لایەنەکانی ژیان و پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە قودوەیە لە بۆ ئێمە لە هەموو لایەنەکانی ژیان وەکو ئیمام لە مزگەوت و لە میحراب وەکو لە بازار پێشەوامان بیتن چۆن ئەوانەی تازیرەکانن غەش و خیانەت نەکەن چۆن وەکو باوکێک تەعامل دەکەی لەگە کچەکانت لەگە کوڕەکانت چۆن وەکو قائید و مەسئول و بەرپرسێک لەگەر مجتەمع و کۆمەلگا عەدالەت و دادپەروەری پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام جێبەجێ بکەی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەلات وەسەلام کە فەرمووی والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها يعني قمەی عەدالەت يعني عەدالەت لەنێو هەموو قەومەکان هەموو جینسەکان هەموو ڕەنگەکان چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی سەلمان و منا ئەهل البەیت ئەگە سەلمان فارسیە بەڵام ئەهل و بەیتی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لەسەر ئەساسی ئیسلام إن أكرمكم عند الله أتقاكم وەکو باوکێک وەکو چۆن پیاو لەگەر خێزانەکەی وەکو هاوژین اقتیدا بە پێغەمبەر بکە عەلەیهی سەلات وسەلام لە بازار وەکو تاجیر کەسێک جیرانی تۆ وەکو جیران چۆن تەعاملی لەگەر دەکەی ڕەفیقی تووە وەکو هاوڕێ ئەتو معلم و مامۆستای لەگەر قوتابیەکانت چۆن تەعامل دەکەی بە هەمان شێواز هەموو کەسێکمان هەر یەکێکمان لە شوێنی خۆی لە جێگای خۆی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بکاتە قودوەی خۆی اینجا بەتەئکید پەیام و ڕیسالەی پێغەمبەر لە بۆ تەطبیقکردنە لە ژیانی ڕۆژانەمان لە مەحاکیمەکان ئەو قورئانە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە شکایەتمان لێ دەکات لە ڕۆژی قیامەت يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا أو قرآن إما كترك مان كرديا بزيمان اشتيا لدلاقة كان لمكتبة كان إنزا هري بقرين لخزمتي أو قرآن دابين يعني تلاوتي حقيقي قرآن سونا هر أولنياتو بيخين يو لبري بكي زي بكي رنگ بداته ولا جيانت وەکو کەسێکی مسلمان چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام عولەماکان کە باسی دەکەن و سەحابەکان کە باسی دەکەن کانە قورئانن یەمشی عەلە الأرض وەکو قورئانێک هەموو سیفاتە جوانەکان بەرجەستە بوو لە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کەسێک کە خۆی بە شوێن کەوتووی پێغەمبەر بزانی عەلەیهی سەلات وسەلام ئەو سیفەتانەی تێدا بەرجەستە بن چۆن حەزرەتی عائیشە دایکی ئیمانداران ڕەزای خوای لێبی دەفەرمێ کانە خولوقه القورئان ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بریتی بوو لە قورئان ئەوەی کە قورئان منعی دەکا پێغەمبەر لێی دوور بوو قەدەغەی کردیە پێغەمبەر لێی دوور بوو ئەوەی فەرمانی پێ دەکا بەرجەستە بوو لە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بەتەئکید زیندووکردنەوەی یادی لە دایکبوونی پێغەمبەر ئەگە بگەڕێە حەقیقەتی یادی لە دایکبوونی پێغەمبەر بگەڕێەوە سەری و بتەوێت جێبەجێ بکەی ئەوەیە کە ئومەت لەو شێوازە تێبگا یعنی ئەمە فرسەتێکە لەو مانگە ینی خەڵک مسلمانەکان مامۆستایانی ئاینی ئەگەر سیمینارە ئەگەر محازەڕەیە ئەگەر خوتبەی جومعەیە ئەگەر بەرنامەی تەلەڤیزیۆنیە بەم شێوازە سیرە و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە هەموو جانیبەکان و لایەنەکانی ژیان لە بۆ خەڵک باز بکرێ لە بۆ ئەوەی ڕنگ بداتەوە لە نێو مجتەمع و کۆمەلگا چۆن ئێمە گوتمان خوای تەعالا مجتەمعێک عەزاب نادا ئەگە پێغەمبەر لە ناویان بی ئەگەر بەجەستە لە ناویان بی کاتێک بە سنەت و ڕیسالەکەش لە ناویان بی وما كان الله ليعذبهم وأنت فيهم ئەگەر پێغەمبەر لە ناومان بی عەلەیهی سەلات وسەلام بە سنەتەکەی ئینشاءالله خوای گەورە عەزابیشمان لەسەر هەردەگری و دوورمان دەخاتەوە لە عەزاب. ئامین. دکتۆر جان ئەو باسە زۆر هەڵدەگرێ بەڵام پرسیاری گەلێکمان ماون بەس دەرفەت ماوەکەمان دەرفەتمان پێ نادا بۆیە دەمەوێت ئەگەر بەڕەسان دواوتتان هەبێ لەسەر ئەو باسە دواتش کۆتایی پێدێن ئینشاءالله. دواوتەمان ئەمە مانجی ڕەبیع الأوەلە کە لە ناو کردەواری بە مانجی مەولود مەشهورە ئەمەش بەشێکە لە خۆشەویستی میلەتی کورد لە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بە تایبەتی کوردستانی خۆمان و شاری هەولێریش بەشی وەکو دەرێشێری بەبەرکەتیە لە مەسئلەی مەولود و زۆر لە زانایانمان لە مامۆستایانی ئاینیمان دائیمەن لە سیرە و ژیانی پێغەمبەر نووسیتیان بە ناوی مەولودی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئێمە بەڕاستی ئەمە شتێکە کە لە بۆمان مایتەوە شێوازێکە لە شێوازی دەربڕینی خۆشەویستی لە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئینجا بە ئێمە بە شێوازێکی شەرعی چۆن کرایە بە هەمان شێواز بەردەوام بین لەسەری
بەڵام ئەمە بە فرسەتێک وەربگرین لە بۆ ئەوەی ئەو مجتەمەع و کۆمەلگای خۆمان لە سیرە و ژیانی پێغەمبەر تێبگەینین و خۆمان زیاتر شارەزا بکەین و لەو مانگە بە فرسەتێک وەربگرین زیاتر ئەو کتێبانە بخینینەوە کە باسی ژیانی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەلات وسەلام فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فرسەتێکە لە بۆ ئەوەی منداڵەکانمان گەنجەکانمان شارەزا بکەین لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بە تەئکید هەر کەسێک لەسەر ئەو سیرە و ژیانە و ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانە بڕوات وەکو مجتەمەع و کۆمەلگا یعنی ئیسراحەت دەکە مجتەمەع و کۆمەلگا دوور دەبی لە جەریمە لە تاوان لە ئیشی ناشرین اینجا ئەمە حکومەتەکەش ئیسراحەت دەکە مەحکەمەکانیش ئیسراحەت دەکەن یعنی خەرچی گەڕک خەرچی شار خەرچی گوند چونکە گەنجەکانمان گەنجی پاک و خاوێن دەبن چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام سیفەتی صادق الئەمینی هەبوو الصادق الئەمین و گەنجەکانمان بە ئەو سیفەتە جوانانەیان هەبی بە هەمان شێواز لە دوای پێغەمبەر بڕۆن عەلەیهی سەلات وسەلام وەکو قودوە تەماشای بکەن خوای گەورە هەموو لایەکمان موفق بکات. دکتۆر جەمیل سورسی خوای گەورە پاداش بەخێر داتەوە دای. بارك الله فيكم بخير. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ لەسەر سیرەت و پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی هاتنی ئەو دەخوازین کە بتوانین بڕۆینەوە خزمەت و باوەشی و سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆی خۆمانی پێ بڕازێنینەوە هەم لە دنیاش ئاسوودە و بەختەوەر بین و هەم لە دوا ڕۆژش بە خزمەتی ئەو بگەین تاکو دیدار بەخوای گەورە سپاردن. السلام علیکم ورحمة الله وبركاته.